السلام عليكم دكتور جان باشي. ساواكم حال باشا صحت باشا ساواكم بخير بن والله زور جوان انا جوره منداڵەکان زۆر زیاتر سەرسام دەبن زۆر دڵخۆش دەبن هەز بە ئاسوودەی دەکەن هیچ ترسیان نییە سەرقاڵ دەبن دڵخۆش دەبن بۆی کە شوێنەکەی بۆ جۆرەیە لە جاتەوەی کە بترسن لە جاتەوەی کە ترسی دەرزی و ترسی پزیشک و ئەو جۆرەشتانان هەبێ بە بینینی ئەو دیمەنە جوانە ئەو هەموو گوڵ و ئەو هەموو سروشتە بەڕاستی سەرسام دەبن دڵخۆش دەبن. ئێرە نا پارکێکی گەشتیاریە و نا هیچ شوێنێکی دانیشتنە ئێرە نۆرینگەیەکی پزیشکە لە شاری هەولێر کە بەو شێوازە ڕازێنراوەتەوە هەرکە دەیتە ژوورەوە جۆرەها گوڵ و جۆرەها دیمەنی جیاوازە بین. جا دەمێت قسەی زیاتر لەگەڵ دکتۆر محەممەد کەم لەسەر بابەتە بزانم ئەم بیرۆکەیە چۆن چۆنی و چەند ساڵیشە ئەم کارە قسە دکتۆر جان سڵاو دەبێت دەمێت باسیەوەم بۆ بکەی جەنابەت چەند ساڵە لەم نۆرینگەیە کار دەکەیت و ئەمانەت هەر لە سەرەتاوە داناوە. سڵاوتان لێوە بەخێر بن. من 5 ساڵە لێرەم هەر لە سەرەتای دامەزراندنەوە ڕاستەخۆ دەستمان پێکرد دەکرێت بڵم ڕۆژی یەکەم گوڵم هێنا دوایەوەی کە هەندێک نۆژانمان کردەوە بەڵام بەو شێوەیەنا پێ بە پێ زیادمان کرد سەرەتا کەم بوو دواتر گەیشتنە ڕێژەیەکی زۆر زیاد بەڕاستی ئێستا ڕێژەکەی نزیکەی 80 بۆ 85 لە سەدایە واتە دەکرێت بڵم زۆربەی زۆری سەوزایە و بە گوڵدا پۆشراوە. باشە دکتۆر تا چەند کاریگەری لەسەر دەرونیە و نەخۆشانە دەبێت کە سەردانی جەناب بدەخێت. وڵای من زۆر خۆشحاڵم ینی هەر کەسێکی کە دێتە ئێرە بەڕاستی هەز بە ئارامی دەکات یعنی دڵخۆش دەبێ سەری سوور دەمێنێت دەڵێت شتی وام نەدیوە ئەوە زۆر خۆشە ینی منداڵ بە تایبەتی ئەوانەیە کە دێنێرە زۆربەی زۆریان منداڵن کە داکو بابیشان تەوان بێگومان هەر لەگەڵە بەڵام منداڵەکان زۆر زیاتر سەرسام دەبن زۆر دڵخۆش دەبن هەز بە ئاسوودەی دەکەن هیچ ترسیان نییە سەرقاڵ دەبن دڵخۆش دەبن بۆی کە شوێنەکەی بۆ جۆرەیە لە جاتەوەی کە بترسن لە جاتەوەی کە ترسی دەرزی و ترسی پزیشک و ئەو جۆرەشتانان هەبێ بە بینینی ئەو دیمەنە جوانە ئەو هەموو گوڵ و ئەو هەموو سروشتە بەڕاستی سەرسام دەبن دڵخۆش دەبن ئاسوودە دەبن بۆ دایک و باوکیشان بێگومان دەکرێت بڵم دایک و باوک زۆر جار هەیە دەڵێن بۆ ئێمە زۆر خۆشترە بەڕاستی هەز بە شێوازێک دەکەین کە نەمان بینیوە هەز بە شێوازێک دەکەین کە بەڕاستی جیاوازە کە هاندەرێکە بۆی کە ئێمەش لە ماڵەوە ئاوها بکەین منداڵەکانمان فێر ببن ئەو بیرەوە چوونە لە دروست بێ. باشە دکتۆر ئەوەی دەبینم لە تەنانەت بە با بڵێن سەقفی ژوورەکەشەوە گوڵە تەڵواسیەوە لە هەموو لایەکەوە ئەم هەمە گوڵاوە خۆت باسکە 180 تێپەڕاندووە لە ژوورەکە ئایا خزمەتکردنی پێویستە وەک دەزانن دەڵێن دکتۆر زۆر مەشغوڵن خۆت خزمەتی ئەو گوڵانە دەکەی یان پێت دەکرێتن یان وڵای من خۆم چاوم لە سەریانە بۆ نمونە هەرێکێکیان کە زەر دەبێ یان کێشەیەش دەبێ یان هەر گرفتی شێوی ڕاستەخۆ بۆ خۆم چاوم لە سەریانە دوو سکرتێرم هەیە یەکێکیان بە تایبەتی زۆر خەریکیانە و زۆر پیانەوە ماندووشە و خۆش حەزی لێ بڕاستی ینی حەزیی خۆیەتی کە لە ماڵەوە لەو شوێنێک کە کاری لێ دەکات لە بۆردی کوردستانی بەشی پزیشکیەکان لەوێ شوێندێک گوڵ و گوڵزار و شتی داناوە اینجا پێشەوەی کە بێت ئێرە سکرتێریشکەم هەبوو ئەو ڕۆیشت گوتیان ئەوەی یەکێککە دێنین حەزی لە گوڵ و شتیوا زۆر هەیە چاوپێکەوتنی لەگەڵ کەوتمڵە هەر چاوپێکەوتنی نایە باکسە بێ باشە کەسە بۆ لەگەڵ کە سوکاری نەخۆش خود دایک و باوگوێن بڵێن حەزمان بۆ گوڵەیە دەیبێ ئەرەڵاوەشەیە هەندێک کەسێ بۆ نمونە داوا دەکاتیان دەیدەینێ هەیە پارچان دەوێ دادەینێرە وڵا ئەوەی کە داوا بکەیانەوەی کە حەزی لێ بێ ئەوەی کە پێی خۆش بێ زۆر پێمان خۆشە شانازیش دەکەین ڕۆژێک چوومە کۆلێژێک لە ژوورێک منی ناسی ئەوەی کە سکرتێرەکەی ئەوە بوو دواتر گوتی دکتۆر بەڕاستی بەهۆی نۆڕنگەکەی تۆ کە زۆر جوانە ئەمەش ئەوە دەستمان پێکردووە کە گوڵ و گوڵزار دابنین لە ژووری خۆمان. زۆر باشە دکتۆر جان دەست خۆش بێت ئەمە قسەی دکتۆر محەممەد حەسەن لە پسپۆڕی پزیشکی منداڵان و باری گەشەی منداڵان جایەکێک لە کە سوکاری نەخۆشەکان هاتە ژوورەوە دەمێ قسە لەگەڵەویش بکەم منداڵەکەی ناوقوربان سڵاوت لێ بێتن ئەگەر پێم بڵێ منداڵەکەت ئینشەڵا خوای گەورە سەلامەتی بکات پێم بڵێ کە هاتنە ژوورەوە و بۆ شێوازە بینیتان چەند شتێکتان دروست بەڕاستی دەستی جەنابی دکتۆر محەممەد خۆش بێ تاکە شوێنە بەڕاستی کە دێتە ژوورەوە هەز ناکەی نەخۆشی
هەز دەکەی دەی لە بۆ پیاسەکردنێک لە بۆ حەدیقەیەک لە بۆ جەوگۆڕینێک بە تایبەت لەبەر منداڵەکانیش کە دێنە ژر بەڕاستی ئەو کەشتەوە ئەو سەوزایە و ئەو جوانیە دەبینن یعنی ئەو ترسیان نابێت عادەتەن بەڵێ زۆر عادەتەن منداڵ ترسی هەیە بەڕاستی لە چوونە دکتۆر بەڵام تایبەت ئێرە کە دویتە ژوورە و منداڵە هەز ناکاتێتە دکتۆر ینی وا هەز دەکا کە بێتە باخچەیەک بێتە پارکێک بێتە شوێنی چووە بەڕاستی باشە پێشنیارت چێ بۆ دکتۆرانێک کە بەو شێوازە نین وڵی بە تایبەت دکتۆرەکانی منداڵان ینی پێویستەوە بێ بەڕاستی چکە تەجروبەمان هەیە و منداڵمان هەبوو هەموو لایەک منداڵیان هەیە منداڵ کە دەچێتە لای دکتۆر ترسی هەیە بەڕاستی بەڵام ئەگەر کەس و شوێنێکی وا دکتۆرەکان بتوانن دروستی بکەن باش دەبێت پێویستە بۆ منداڵان بەڕاستی زۆر باشە دەست خۆش بێت سپاس دەکەم ئەمە قسەی باوکی ئەو منداڵە بکە هێناوێتە دکتۆر و دەوێت چارەسەری پێویست زۆر بگرێت بە خۆی باسی کرد کە سەردانیکردنی دکتۆری لەو شێوازە و هەبوونی نۆرینگەی لەو شێوازە کاریگەری لەسەر دەرونی خۆیان و منداڵەکانیان دەبێت بۆی چارەسەری پزیشکی وەربگرن.